وێڕای گەورەی ڕووداوەکە و لەگەڵەوەی کار بۆ بە جینۆساید ناساندنی تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە لەلایەن پەرلەمانەکانی جیهانەوە نەکراوە. تەنانەت لەلایەن پەرلەمانی کوردستانیشەوە دوای 31 ساڵ تەمەن و 5 خولی یاسادانان ئەم تاوانە مێژوویە تا ئێستا بە جینۆساید نەناسێنراوە. ئەو هەوڵانەش کە لە ڕابردوودا دراون بۆ دۆسیەکە لەسەر ئاستی تاکە کەسی و ڕێکخراوەکان بووە. خەمساردی دەسەڵاتداران هێرێمیش بۆ هۆکاری سەرەکی دادەنرێت کە کیمیایی بارانی هەڵەبجە تا ئێستا بە کارەسات ناو دەبرێت و واک جینۆساید ئەو کۆمەڵکوژیە نەناسێنراوە. کە تا ئێستا کەیسی هەڵەبجە لەسەر ئاستی عێراق بە یاسا دانی پێدەنانراوەکو جینۆساید بەدەر لە دادگای باڵای تاوانکاری عێراقیم بەستمە بە بڕیارێکی بە یاسایەکی پەرلەمانی عێراق و لە سەر ئاستی نێودەوڵەتی بە یاسا دانی پێدەنانراوە. خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستانە وەک بەرهەمی خوێنی شەهیدان، وەک بەرهەمی ئەوەی کە لەسەر بنەمای ئەو قوربانیدانە حکوومەتی هەرێم بەرهەمی ئەوەیە. چونکە تا ئێستا لە پەرلەمانی کوردستان و یاسایەکمان نییە کە بە یاسا دانرابێ بە هەڵەبجە و بە ناوچە جینۆسایدکراوەکانی دیکە وەکو جینۆساید. کاتێک کە تۆ لە پەرلەمانەکەی خۆتە ئەو یاسات بەدەست نهێنابێ کە زۆر ئاسانە بەدەستی بێنی ئەگەر نیازێکە بێ، ئەگەر نیەتێکە بێ، لەسەر ئاستی نێودەوڵەتیش ناتوانی. لەسەر ئاستی دنیا 48 دەوڵات ئەو کۆمەڵکوژیانەی بەرامبەر گەلەکانیان ئەنجام دراون بە جینۆساید ناساندویانن. بەڵام تاوانی کیمیایی باران کە 5,000 خەڵکی مەدەنی شەهید بوون و بە غازی قەدەغەکرا و شارێک گوێرانکرا و لە ڕێەوە کوردی بە دنیا ناساند. تا ئێستا پەرلەمانی کوردستان پرۆژە یاسای کە تایبەتە بە جینۆسایدی تاوانی کیمیایی بارانی هەڵەبجە پەسەند نەکردووە. لە کاتێکدا بەپێی راپۆرتێکی ئینستیتوتی پەی لە ماوەی 4 ساڵی خولی پێنجەمیدا خوێندنەوەی بۆ 79 پێشنیاز و پرۆژە یاسا کردووە و 47 یاساشی پەسەند کردووە. بەحساب پێگەێنانی کیانی کوردی و حکوومەتی کوردی لە دوای ڕاپەڕینەوە یەکەم شت کە بیریان لێکردایەتەوە پرسی بە جینۆساید ناساندنی ئەو هەموو تاوانە گەورە زەبەلاحانە بوو کە بەسەر میلەتەکەی هات. ئەبوایە بیریان لە دەرچواندنی یاسایە کردایەتەوە بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان. ئەبوایە بیریان لە قەدەغەکردنی هەموو جۆرە تاوانێکی جینۆساید و نێودەوڵەتی بکردایەتەوە بە یاسا لە پەرلەمانی کوردستانە بۆی دیسان میلەتەکەمان ڕوبەڕووی تاوانی جینۆسایدی ئەنفال و کیمیاباران نەبێتەوە. گرفتی هەیە چەند لەوەی کە لە منهەجی خوێندنە هێشتا ناوترێت جینۆسایدی هەڵەبجە، یعنی هێشتا هەر بە کارەسات ناوە برێ. ئەسڵان کارەسات بۆ کارەساتی سروشتیە ناوتر. ئەمە تاوانە بەرامبەر بە مرۆڤایەتی کراوە، تاوانێکی گەورەیە کەواتە بەمەبەست نایانەوێ ئەم کێشەیە چارەسەر بکرێت. بۆی بە جینۆساید نەناساندنی تاوانی کیمیایی بارانەوە تا ئێستا نەتوانراوە ئەو کۆمپانیا و لایەنانەی پەنجەی تۆمەتیان بۆ ڕادەکێشرێت ناچار بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان بکرێن. پەرلەمانی کوردستانیش کە بە گەورەترین دەستکەوتی حکومڕانی خۆماڵی دادەنرێت ماوەی 8 ساڵە پێشنیاری بە جینۆساید ناساندنی کیمیایی بارانی ڕەوانە کراوە. بەڵام تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لای لێ نەکردوێتەوە. خەڵکی هەڵەبجەش دەڵێن ئەگەر دۆستان بەم جۆرە خەممان لێ بخۆن بۆچی گلەیی لە دوژمن بکەین. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.